بەڵێ بەرەزان دەچینە لای دواگفتوگوی ئەمڕۆمان قساکەین لەسەر هەڵبژاردنەکانی تورکیا کاریگەری چییە لەسەر ناوچەکە بەگشتی لەسەر پرسی کورد بە تایبەت لە تورکیا گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمان بەڕێزیان مامۆسای زانکۆن لێکۆڵەرن ئێستا لامان ئامادەیە دکتۆر سڵاو لێ بەبیانی باش بیانی باش بەخێراتی سەرچاو زۆر سپاس دەکەم کەشە زۆر جوانە مەمنون بەخێر بێ سەرچاو دکتۆر پێم خۆشە ڕوانینی تۆ بزانم لەسەر هەڵبژاردنەکانی تورکیا هەمومان دەڵێن هەڵبژاردنێکی چارە نووسازە بەڵام پێم خۆشە لە دەمی تۆمە بزانم وەکو لێکۆڵەرێک وەکو کەسێک گرنگی بەم بوارە دەدەی خۆی کاڕانکۆ دەمێ ئێمە لە سەرتالەوەی تێبگەین کە دەوڵەتی تورکیا یەکێک لە بکەرە هەرە سەرچەکانی ناوچەکەیە بۆ مانایە کە گۆڕانکاری لە تورکیا گۆڕانکاری نەک هەر لە سەرپرسی کورد دەبێت لەسەر ناوچەکەش دەبێت و لەسەر جیهانیش دەبێتن ئەم بکەرێکی سەرەکیە ئەندامی ناتۆیە ئێستا تورکیا وەک وڵات وەک بەرهەمهێنی چەکی درۆن بە تایبەتی گۆڕانکاری لە سیاسەتی استراتیژیەتی عالەمیدا هەیە مەسەڵەن لە یارمەتیدانی ئۆکرانیا لە یەکلاکردنەوەی شەڕی ئازەربایجان و ئەرمینیا لە ڕێگەی درۆنی تورکیا و بەشێکی مەسەڵەن خاڵێکی سەرکی بوو لە ڕێگریکردن لە تیگریسەکانی ئیثیوپیا درۆنەکانی تورکیا ڕۆڵی یەکلاکەرەوەی دیت لە لیبیا بە هەمان شێوە ینی بوونی درۆنەکانی تورکیا بەسەر ئاسمانی باشووری کوردستانەوە کاریگەری یەکجار زۆری هەبووە لەسەر چارەشەکانی پەککە لەسەر جوڵی پەککە لەسەر پرسی کورد لە باشوور و لە باکووریش جا ئێمە گەر ئەوە دیار زۆر زیاتر دەکرێت قسە بکەین لەسەر ڕۆڵ و کاریگەری تورکیا بەڵام ئەوە هەر بۆ چوونە ناو ئەوەکە ئێستا ئەمە لە حالەتێکدا دەژین کە بەتایبەتی حزبی حاکم لە تورکیا ئەردۆگان و ئەکەپا دەیانویست تورکیا با بڵێن بکەن بە کەڵەگایەک لە ناوچەکەدا بەو مانایە کە لە ڕێگەی کەڵگۆرگرتن لەو توانە سەربازی و توانە مرۆیانەی کە هەیەە تێوەدان لە زۆربەی ئوموری ناوچەکە بکەن. بۆیە ئەم هەڵبژاردنەی ئەمجارە زۆر چارەنووسازە ئایا چونکە ئەگەر ئەردۆگان سەرکەوێتەوە ئەوە ئەگەرەکانی بە کەڵەگابوونی ئەردۆگان ئێجگار زۆر دەکاتن ئەمە خاڵێکی دیکە ئەوەیە کە کاتێک کە کەسێک وەک ئەردۆگان دێتە سەر حکم و 20 ساڵ 22 ساڵ لە حکمدا دەبێت ئەگەرەکانی ئەوەی کە دەستا و دەستی دەسەڵات بکە ئێجگار با بڵێن دێتە گۆڕێ ئەگەری هەیە کە دەستا و دەستی دەسەڵات بە ئاسانی نەکە بۆ مانایە کە ئەگەر لە هەڵبژاردنەکانیشا بدۆڕێنێ ئەگەری ئەوەیە کە پشێوی یان شڵەژان یا شەڕی ناوخۆی یا کودەتای سەربازی بێتە گۆڕێ لەبەر ئەم ترسانە هەڵبژاردنەکانی ئەمجارە زۆر چارەنووسازە لە کاتیشدا چارەنووسازەکەی لەوە دەگەڕێتەوە کە دەوڵەتی یا حکوومەتی ئەکەپایان ئەردۆگان هێزێک بووە کە لە تەمەنی 100 ساڵی دەوڵەتی تورکیادا تاکە هێز بووە کە جۆرێک لە کرانەوەی بەرامبەر بە پرسی کورد لە 10 ساڵی یەکەمی لە تەمەنی حکوومەتەکانیدا کردووە بەڵام دواتر دەبینین کە بە شێوەیەکی دیکە ڕەفتار دەکات کە ڕێک پێچەوانە و درێژکراوەی سیاسەتە سەرکوتکەرەکانی دەوڵەتان و حکوومەتەکانی پێشووتری خۆیەتی بۆیە لە کاتێکدا کە کورد لە سەرەتادا بە شەوق و با بڵێن بە هیواوە دەیڕوانیە بوونی ئەردۆگان و ئەکەپە لەسەر حکومە ئێستا ترسێکی ئێجگار گەورەی هەیە لە درێژبوونەوەی دەسەڵاتی ئەکەپە ئەمانە هەمووی بۆ خۆی بەسەرێکەوە چارەنووسازی ئەمە ئەو سینناریوانەی کە دێنە باشە و ئەوەی کە بەسەر کووردا دێت بەڵێ دکتۆر ینی بە زمانێکی سادە بێڵم دەرچوونەوەی ئەردۆگان بەسەر کۆمار یان کلسدارۆغلو یعنی کامیان بۆ کورد باشە ئەگەر بڵین خۆی لە ڕاستیدا هیچ کامیان بۆ کورد باش نین ینی بەڵام وا دەخوازیەکێکیان هەر بەڕای من هەڵبژاردنەکان لە نێوان خراپتر و خراپترینە ینی نەک لەوەی لە بینی باش و باشترینی لە ڕاستیدا بە تەسەوری من دەرچوونی شەش حیزبەکە یان کلیشدار بۆ کورد قازانجی زیاترە چونکە دەبێتەوە مایەی لاوازبوونی پێگەی حزبێک کە بۆ 22 ساڵ پێگەیەکی تاڕادەیەکی زۆر ئۆتۆریتاریانی لە وڵاتەکە چەسپاند بوو ئەگەر ئەمە درێژ بکرێتەوە هێندەی دیکە ئۆتۆریتاریانیزم لە تورکیای درێژ دەبێتەوە بەڵام ئەگەر ئەمە لابچێ ئەگەرەکانی گەڕانەوە یا کرانەوە جارێک دیکە بەڕووی کووردا یا بەڕووی دیموکراسیدا لەوانەیە لە بێتە گۆڕێ ئەمە خاڵێک دیکە
لە 20 ساڵی ڕابردوودا زۆربەی جارەکان ئەکەپە بە تەنیا حزبی تشکیل کردو لە جاری ئەخیران نەبێت کە لەگە بەڵێ حکوومەتی تشکیل و جاری ئەخیری نەبێت کە لەگە مەهاپای کردوێتی ئەم جارە 6 حزبەکەن ئەمەش نیشانەی ئەوەیە کە هەمیشە پێویستیان لەوانەیە بە دەنجی کورد بێتن چونکە هێزێکن نە لە ناو پەرلەمانە نەوەک سەرۆک بێ دەنجی کورد ناتوانن مەسەلەن پرسەکان یەکلایی بکەنەوە ینی بەوەی کە پێویستیان بەبوونی کورد پێویستیان بە ئەندام پەرلەمانەکانی کورد پێویستیان بە دەنجی کورد دەبێ ئەگەری ئەوە هەیە کە جۆرێک لە کرانەوە بەرابەر بە پرسی کورد جاریش دیکە لە باکوور بکرێتەوە. باشە دکتۆر هیچ گەرنتیەک هەیە بۆی کە ئەم 6 حزبە بتوانن پێکەوە بن یعنی ئەوەی کە ئێستا چاودێران دەڵێن تەنها لەسەر خستنی ئەردوگان کۆکن لەسەر هیچ شتێکی تر کۆک نین تا ئێستا وەڵام من شەروای دەبینم پێم ئەگەرەکانی ئەوەی کە درێژ بێتەوە و توانەکانی درێژ بێتەوە یان لە دوای هەڵبژارنەکانە ئەم کۆبوونە بەردەوام بێت چونکە من لە ڕاستیا پێم وایە ئەمە دوژمنی هاوبەشە کۆی کردوونەتەوە ینی نەک استراتیجێتێک نەک تێگەیشتێک نەک گوتارێکی هاوبەش لە ڕاستیدا دوژمنێکی هاوبەش کۆی کردوونەتەوە بەڵام من پێم وایە بۆ کورد قازانجێتیکە ینی ئەوانەگە کۆک بنیان کۆک نەبن ینی بێهێزی مەرکەز بە درێژایی مێژوو لە قازانجی کووردا بووە ئێمە کاتێک هەناسەی گەورەمان کێشاوە لە باشوورە کاتێک کە مرکز دەوڵەتی مرکز لە عێراق لاواز بووە کاتێک کە دەڕوخێ مەسەلەن بۆ نمونە دەوڵەتی عراقی لە 2023 دەڕوخێ کورد لەو ئەوە جی بەهێزیدا بووە لێرەدا بە هەمان شێوە کاتێک کە لە سووریا ڕژێمەکەی ئەسەد دەکەوێتە ئەو پەڕی بێهێزیەوە لە 2011 و 12 و 13 و ئەوانە ئیدی ئەزمموی ڕۆژاوا دروست دەبێتن ئێستا حالیان لەم لەحزەیەدا کە ئێمە قسەی تێدا دەکەین کاتێک کە دەوڵەتی سووریا بەهێز دەبێتەوە جارێکی دیکە ئەگەرەکانی بێهێزبوونەوەی ئەزمموی ڕۆژاوا دێنە گۆڕێ بە هەمان شێوە ئەوە ئێستا کە ئێمە حالیان لە باشوورا دەبینین کە پێگەی هەرێم لە ناوچەکە لە ناو عراقیشە لاوازتر بووە ئێستا لە حالی حازرا بۆ دەگەڕێتەوە کە حکوومەتی مرکزی عراقی بەهێز بووە ئەمڕوانینە بۆ تورکیاش ڕاستە بە دڵنیاییەوە بە تایبەتی تورکیا دەوڵەتێکی زۆر مرکزیە بە تایبەتیش کە دێتە سەر پرسی کوردیانی چونکە لە بەرابەر پرسی کووردا کۆکبوونێکەیە لە نێوان زۆربەی هێزەکان چ بێت چ ڕاست بێت چ ئەلمانی بێت چ ئیسلامی بێت دکتۆر هەندێک لە چاودێران ڕەنگە خوێندنەوەیکی تر بکەن بۆ پرسەکە بۆ نمونە دەڵێن بە دەرچوونی کلسدار ئۆخلو تورکیا ڕوە و ڕۆژاوا زیاتر هەنگاو دەنێ ڕوە و ئەمریکا و ڕۆژاوا زیاتر هەنگاو دەنێ ئەمەوا دەکا ئەو سەپۆرتی ئەمریکا کێسە بۆ کوردەتی لە بەرامبەر ئەردوگانە یان ڕۆژئاوا بۆ کوردەتی لە بەرامبەر ئەردوگانە ئەو سەپۆرتە نەمێنێ لەبەرەوەی کە تورکیا بێتەوە بەشێک لەو هێزەی کە بەشێکە بێت لە ڕۆژئاوا یعنی و سەپۆرتی نەمێنێ بۆ کورد تۆ خوێندنەوە چیە لەم ڕۆ وەڵام من لە فەیسبووشی جارێک لەسەر پرسە منسیوەکە ڕانکۆ من پێمە ئەو یەکێک لە مەترسی هەرە گەورەکانی لاچوونی ئەردۆگانە ینی ئەردۆگان بە لاچوونی ئەگەرەکانی زۆری هەیە کە ئەمریکان نزیکتر بێتەوە لە تورکیا چونکە لە 22 ساڵی ڕابردوودا هەچ کاتێک کە هۆکاری پشتیوانیکردنی ئەزمموی ڕۆژاوا لەلایەن ئەمریکا و لەلایەن زلێزەکانی ڕۆژاوا بەشێکی توخمێکی هۆکارێکی سەرەکی دەگەڕێتەوە بۆ ئیسلامی بوونی ئەردۆگان و بۆ سەرکێشەکانی ئەردۆگان لە بەرابەر ڕۆژاوادا بۆ نزیکبوونەوەی ئەردۆگان لە رووسیا بۆ کڕینی ئەو ڕۆکێتانێک لە رووسیا ئەمانە ینی من پێم وایە ئەمانە هەمووی لەوانەیە ببن بە هۆکاری ئەوەی کە ئێمە پێمان خۆش بێت کە ئەردۆگان بێنێتەوە لەم حالەتەدا بەڵام چی بەسەر دێتن ئەمە شتێکی دیکە من پێم وایە ڕۆژاوا خۆی خۆشی دەرچی بەو پرسە کردووە بۆیە لە ڕێگەی ئیماراتەوە ئێستا لە هەوڵی ئەوەدایە کە جۆرێک مفاوەزاتێک دەست پێ بکاتەوە لەگەڵ ئەسەدا ئەمەش لەوانەیە ببێتە مای دوورکەوتنەوەی ڕۆژاوا لە ئەمریکا ینی مەبەستمەوەی کە ئەوان لە ئێستاوە خەریکە ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی کە ئەو ترسە ئەگەر واقع ببێت ئەوەی کە پشتێکردنی ڕۆژاوا لە باشە ڕۆژاوا لە ڕۆژاوا کەواتە ئەوەی کە تۆتە هەڵبژارنێکمانەیە لە نێوان خراپ و خراپترە پێ دوایە ئەردوگان خراپەکەی یا خراپترەکەی ئاپێما ئەردوگان خراپترەکەیە خراپترەکەیە حەز ناکەی دکتۆر لەسەر ئاستی کوردمەودا کەوتنی ئەردوگان بۆ کورد قازانجە هێنانە دەرەوەی زیندانیەکانمان ئەو کوردانەی کە زیندانی کردن بەڵام لەسەر ئاستی دوورمەودا گە استراتیژیانە خوێنەوەی بۆ بکرێ پرسیاری من پرسیاری بەشێک لە چاودێرانە خوێنەوەی بۆ بکرێ مانەوەی ئەردوگان لە قازانجی کورد بێ
نا من پێما چونکە لەوانێ وەزم باڵەتێکیش من پێما ڕۆیشتنی ئەردۆگان لە قازانجی کوردە ڕۆیشتنی ئەردۆگان لە قازانجی کوردە چونکە من پێما ئەم حیزبانەکە دێنە سەر حکوم پێویستیان بە کورد دەبێت من پێما ئەردۆگان پێویستی بە دەنجی کورد نییە یعنی پێ دوای ئەزمونونەکانی ڕابردوو دووبارە نابێتەوە نا من پێمانی ئێمە کورد لە باکوور بە ئاسانی بتوانین لە قاوغی تێگەیشتنە نێگەتیڤ و تێگەیشتنە شۆڤینستانی دەوڵەتی تورکیا ڕزگارمان بێ بە هیچ شێوەیەک لە نزیک مەودادا لە دوور مەودادا ئێمە باز لە واقع دەگرین لە واقعەکە ئەوەیە کە ئێستا حالیان کۆمەڵێک هێزی شەش حیزبەکە کۆبوونەتەوە لە دژی ئەردۆگانە کە پێویستیان زیاتر بە کووردە بۆ پشتیوانیکردن لیان ئەم ئەگەری ئەوە دێنێتە خوارەوە کە جۆرێک لە کرانەوە بەرابەر بە کورد بکەن لانی کەم بۆ نەک هەر بۆ نزیک بوونەوە لە کورد بەڵکو بۆ خۆشەویستکردن لەلایەن ڕۆژاواشەوە ئازادکردنی زیندانەکانی ئێمە کە باز لە زیندانەکانی کورد دەکەین لە باکوور لەوانەیە دەمیرتاشمان بێت یان ئەو جەلانمان بێتە بەرچاوی ئەو جەلان ئەگەرەکانی زۆر لاوازە بەڵام دەمیرتاش ئەگەری ئازادبوونیە بەڵام لە پاڵ دەمیرتاشە زیاتر لە 40-50 هزار زیندانی دیکە هەن ینی ئەمانە یعنی بکەرێک و ژمارەیەکی ئێزگار گەورن شتێک نییە کە مەسەلەن خۆی لە ڕاستیدا ئەمە هەر ریفۆرمیش نییە ڕاستکردنەوەی هەڵەیەکە بەڵام بۆ ئێمەی کورد چونکە ئەوەندە چەوسێنراوێنێتەوە شتێکی ئاوامان پێ ئەوەیەکی گەورەیە بەڵام ئەگەرەکانی ئەوەیە کە هەدەپە بە هێزێکی دیکە بە توانایەکی دیکە بێتەوە گۆڕەپانەکە ئەمەش بۆ پرسی کورد کاریگەری پۆزیتیوی دەبێت باشە دکتۆرێکێکتر لەو قسە باسانێک کە دەکرێت شەش هێزیەک بگرن هەمیشە هێندەیەک گرتو نین وەکو ئەکەپەکە یەک هێزە و بڕیاری ئەووەڵ و کۆتایی هەر لای ئەردۆغانە ینی ئەم شەش هێزە هەمیشە بۆی کە جۆرێک لە یەکدەنگیانە بێ پێویستیان بە کوورد دەبێ پێویستیان بۆیە بۆی خۆیان بپارێزن وەکو هێزێک لە بەرامبەرەکەپەیە پێویستیان بۆیە کورد ینی ڕەچاوی مافەکانی کورد بکەن و لە نێویشیاندانێک لەو سەرکردانە ینی علی بابەجانە ئەنی ڕوانینێکی کەمێک کراوەتریان هەیە بەرامبەر بە پرسی کورد بێدوانیە مەشخاڵێکی ئەرێنیە بۆ ئەوەی کە کلزارۆغلو بێ بە سەرۆک هەندێک گۆڕانکاری بێ لە پرسی کووردە من پێم هەر کلیژار ئۆغڵو بۆ خۆشی تێگەیشتێکی با بڵێن نەرمتری هەیە لە سەرکردە جەهەپەیەکانی پێش خۆی لەبەر ئەوەی کە لەوانەیە بگەڕێتەوە بۆی کە بخۆی بە ئەسڵ کووردە یان خۆی کووردە عەلەویە لەبەرەوەی ئەم دوو خاڵا و بوونی باباجان و ئەوانی دیکەش لە بابن لەو ئیتیلافی کە هەیەە و هەر بۆ خۆشی واقعەکە واقعیکی دنیایکی دیکەی جای ینی کاتێک ئێمە باز لە گۆڕانکاریەکانی سەردەمی ئەکەپەش دەکەین خۆ بەس لەبەر ئەوە نەبووە کە ئەکەپە خێری ویسوەتی خێری بە کوورکە بەڵکو بەوە بۆ کە واقعیکی دنیایکی دیکە ئێمە تێدا دەژین ئیدی پێشێلکردنی یان ڕەچاونەکردنی یا نەکرانەوە بەرابەر بە پرسی کورد زۆر زەحمەتە ینی ئەم دنیا تێپەڕیوە کە ئێمە ئێستا مەسەرەن 2 میلیۆن 3 میلیۆن کورد لە ئیستانبول دەژین ئەمانە بکەرن نەکە لە هەڵبژاردنەکانی با بڵێن سەرۆکایەتی و پەرلەمانە بەڵکو لە هەڵبژاردننی ئەوەشە شارەوانەکانیشە ڕۆلی کاریگەریانە بوو لەبەرەوە بەڕای من جۆرێک لە کرانەوە هەیە بەڵام ئەوەی کە ئەگەری ئەوەی هەبێ کە ئەکەپا یان ئەردۆگان تون بێ بەرابەر بە کووردا جۆرێک لە حەقد و جۆرێک لە تووڕێی و جۆرێک لە ئەوە بەرابەر بە سەرکردە کوردەکانی لا دروست بە چووکە دەمیرتاش لەو سەردەمەی کە ئازاد بوو بە عەلەنی دەیگوت کە ئێمە ناهێڵین کە ئەردۆگان بێ بە سەرۆک ئێمە ناهێڵین کە سیستەمی سەرۆکایەتی بگۆڕێ ئەمە جۆرێک لە ئەوەی تێک دارە من پێمە ئەم جۆرە بەرخوردەی ئەو کاتی هەدەپە لە بەرابەر بە ئەردۆگان هەڵە بوو ینی نەدەبە ئەوەندە بەتوندی لەگەڵ ئەکەپە بەرخورد بکەن من پێما بوو کە کاتی خۆشی لە 2015 نووسیمە دەبواە حکوومەت تەشکیل بکەن لەگەڵ ئەکەپەیە لە جیاتی ئەوەی کە ئەکەپە پەنا بۆ مەهاپە بباتن چونکە لەگەڵ هاتنی مەهاپە بۆ ئیتیلافەکەی ئەکەپەی هێندەی دیکە ئەکەپە بەرەو شۆڤینیزم و بەرەو ئۆتۆریتاریان هەنگاوی ناوە باشە دکتۆر ئێستا پێ دوایە کورد دەستی شتووە لە ئەردوگان لەوەی کە بتوانێت لەگەڵا بە ڕێگە چارێک بگا بۆیەوە هێندە بە سەختی و بە ئاشکرا بۆ منە دەمیرتاش هەل ئێستەوە دەڵێ پیرۆزە سەرۆک کلزارۆغلو و دەنگی من بۆ تۆ ینی زۆر بە ئاشکرا و سەپۆرتێکی زۆر و
دژایەتێکی زۆری ئەردوغانی شکری ئەم پێم وایە گەیشتونەتە خاڵی بنبەست لەگەڵ ئەردوغانە لەگەڵ ئەکەپا گەیشتونەتە خاڵی بەرمەست هەر بۆیەشەوە خۆی کێشەکە لەوەدا کە مەسەلەن ئەوان لە سەرەتادا ینی ئەعلانیشان نەکردبوو کە پشتیوانی لە کام دەکەن هەر لەبەرەوەی کە دانویست بزانین کە کامیان ئۆفەری باشتر دەدەن بۆ کورد بەڵام هیچ کامێکیان ئامادەی ئەویان تێدا نەبوو کە ئۆفەرێکی عالەنی بدەن بە کورد وەکارەکەش دەگەڕێت و بۆی هەم لە ئیتلافی ئەوەی حاکم ئەکەپەی مەهاپەیەکانی لەگەڵا و هەم لە نێو ئەو شەش حزبەشە حزبی ئیش گوت وابزانام بە ئینگلیزیەکەی ینی حزبی باش ئەمە کە خەتێکی تونڕەوی شۆڤینیستی تورکاییە کە لەو حزبە بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون کە بە عەلەنی لە نێو ئیتلافە شەش حزبەکە بیکەن بە حەوت حزبی و هەدەپە یان پارتی چەپی سەوز جێگەی بکرێتەوە. باشە دکتۆر بەرمەبنای خوێندنەوەی تۆ ڕوانینێت وە ئەوەی کە ئاگاداری پێشبینیەکانە چییە؟ ئەمن پێشبینی ئەوە دەکەم کە لە جەولەی یەکەمە براوەی سەرەکی نەبێ ینی لە جەولەی یەکەمە چێتە جەولەی دووەمە لە جەولەی دووەمە ئەگەرەکانی زۆری هەیە ئەگەر ئەم شەش حیزبە لە ماوەی ئەم درێژکردنەوە ینی بۆ گەڕی دووەمە بتوانن یەک ریزی خۆیان بپارێزن و بشتوانن لانی کەم چەند بەڵێنێکی عەلەنی بدەن بە کورد ئەگەرەکانی بردنەوەی کلیشتار یەزیار زۆرتر دەبێت لە ئەگەرەکانی بردنەوەی ئەردۆگانی بەڵام من پێم وایە دوێنێ کە شتێکم بیست کە گوایە ئەردۆگانیش وعدی داوە کە هەم ئۆجەلان هەم دەمیرتاش قسە بکەن لەسەر ئازادکردنی ئۆجەلان و دەمیرتاش ئازاد بکەن ئەمە چەندی ڕاستە چەندی ڕازنێ بەڕاستی من نازانم بەس دەنگۆ بێت تەنها دەنگۆ بێت چونکە میدیا فەرمیەکان بڵاوێن منیش بیستم کە کاک محەممەد پێنجوێنی واوزم باسی کردو جا نازانم ئەمە ڕەنگەوە لە ڕێگەی لینکە تایبەتەکانەوە بێ مەبەستم لەم قسەی ئەوە بووکە کە دەچین بۆ گەڕی دووەم ئەردۆگان لەوانەیە قسەی زیاتر لەو شێوەیە بکە بۆ بردنەوەی یا بۆ بردنەوەی دەنجی کورد پێدوانێ مەیتە دوایە یاری و دوا هەوڵی ئەردوگان بێ هەم تەمەەن ڕێگەی پێنادە بە دڵنیایەوە خۆی هەر سووربوون خۆی دەزانین چێ ئەکەپە کێشەی لەوەش کێشەکانی ئەکەپە هەر لەوە دانێت کە با بڵێن بەرەو ئۆتۆریتاریان و بەرەو شۆڤینیزم و بەرەو ئیسلامیزم دەڕوا کێشەکەی لەوەدا کە ئەردۆگان هیچ کەسێکی وەک جێگرەوەی خۆشی نەهێشتۆتەوە ینی ئەردۆگان بدۆڕێ ئەکەپە تەواو دەدۆڕێ چونکە جێگرەوەی سەرەکی بۆ ئەردۆگان لە ناو ئەکەپیان نەماوە یعنی بەو مانایە کە هەموو ئەو کەسانەی کە ئەگەری ئەوان تێدا و مەسە کەسێک وەک عەبدوڵڵا گوڵ کەسێک وەک داودۆغڵ و ئەوانە هەموو کەسانێک بوون کە کەسانی جێ ئەوە بوون کە بن بە جێگرەوەی ئەردۆگان بەڵام لە 20 ساڵی ڕابردوودا نەکەرەوەن دایان کەسی دیکەش لە ئەکەپە دوورکەوتنەوە. دکتۆر دوا پرسیارم ئەگەر ئەردوغان بدۆڕێ پێ دوایە سیستەمی دیموکراسی تورکیا لەواسەدایە ینی قوبوڵی دەکا و لا دەچێت لەسەر حکم و دەسەڵات ڕادەستیم شەش حیزبە دەکا من پێم وانە من پێم وایە تا بۆی بکرێت گەمە دەکا تا بۆی بکرێت گەمە دەکا مەسەرەن لە سەرەتادا گەمەی دیموکراسی دەکا بەو مانایە کە دەیەوێ هەڵبژاردنەکان یان دەنگدانەکان بخاتە ژێر پرسیارە وەک ئەوەی کە کاتی خۆی لە هەڵبژاردنەکانی شارەوانی لە ئەستەمبۆل و لە ئەنقەرەی کردی کە دۆڕاو چوون بۆ گەڕێکی دیکە ئەم چوون بۆ گەڕی دیکە جارەکەی دیکە هی ئەوە نەبوو کە مەسەن لەسەر بنەمایەوە کە بڵێن براوە نەبوو ئەم جارە لەوانەیە براوە نەبێتن بچین بۆ گەڕی دووەم بەڵام لە گەڕی دووەمی شابی دۆڕێ من پێم وایە بە ئاسانی تەسلیم نابێت هەر لەبەر ئەوەشە بەڕای من یان بە تەسەووری من بە مەزەندەی من ئەگەرەکانی پشێوی و دروستبوونی ئاڵۆزی لە تورکیا ئێجگار زۆرە ئەگەرەکانی گەڕانەوەی سوپا ئێجگار زۆرە لە دوای ئەو چونکە سوپا تەسەوەر دەکەم پێی وان نەبێ ئەگەر ئەردۆگان بدۆڕێ ئەم شەش حیزبە بتوانن ئیدارەی دەوڵەتی تورکیا بدەن. سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دکتۆر سپاس مامەدە بوون سپاسیەوە زۆر سپاس بە خێراتی سەرچاو.